خانووەکان 2717 خانوو ناوماڵیان بە تەواوەتی لەدەستدایە لە هەموو ئەو شوێنانەی کە لافاوەکە گرتوویەوە. سیارەکان ئەوەی تا ئێستا کە دیاری کرایە 1026 سیارە زەرەرمەند بوونە، بەشێکی زۆریان بە تەواوەتی لە کارکەوتونە، بەشێکیشیان ئاویان چوتێ و بەشێکیشیان تا ڕادەیەکی زۆر زەرەرمەند بوونە. ژمارەی ئەو خانوانەی کە تێک چوونە 375 خانوش دیوارەکان و دەرگا و پەنجەرە و ئەوانەشیان زەرەریان پێکەوتووە. ئەو پارەیە کە تا ئێستاکە لەو ژمارە حیسابیانەی کە ڕامان گەیاندووە تا ئەمڕۆکەکە کۆبۆتەوە بریتە لە 6 ملیار و 500 میلیۆن دینار لە ژمارە حیسابیەکە تا ئێستا پارەکە کۆبوویتەوە. جارێکی دیکە تاکید دەکەینەوە لەبەرەوەی زیانەکان زۆرە، لەبەرەوەی ئەم جارەش حکوومەتی عراقی وەکو پێویست بەهانامانەوە نەهات، قەبارەی زیانەکان گەورە بوو، 2 ملیار دیناریان دیاری کرد بوو کە ڕەتمان کردەوە. ئومێد دەکەین حکوومەتی عراقی بە بڕیارەکەی خۆیان دابچنەوە ئەو ڕێژەیە بەرز بکەنەوە، بۆیە داوا لە خێرخوازان لە خەڵکی لە کۆمپانیاکان دەکەین سەرڕای ئەو کۆمەکانی کە پێشکەشی دەکەن، بەڵام پێویستمان بەوە هەیە کە هەموو لایەک لە ڕوحێکی نیشتیمانیانە هاوکاری ئەو خەڵکە بن لە پارێزگاکانی دیکە، لە ئیدارە سەربەخۆکان، لە شوێنەکانی دیکە کۆمەک و پیتاک کۆکراوەتەوە. بەشێک لەو کۆمەک و پیتاکانە ڕۆژانە بەو خەڵکە دەگا بە پێی تەخمینی سەرەتایی تا ئێستا کە بای بڕی نزیکەی 3 ملیار دینار هاوکاری سەرەتایی بۆ خەڵکە گەیشتووە. بڕیاری ئەوەماندایە ئیجراعات لەگەڵ هەموو ئەو شوێنانە، لەگەڵ هەموو ئەو کەسانە دەکرێت چ ئەوانەی وەکو هاوڵاتیەک زێدەڕۆییان کردبی، چ ئەوانەی بەڕێوەبەرێک بن یان کارمەندێکی حکوومەت بن چاپۆشیان لە کەم و کوڕێ کردبێ، بەڵام دوای ئەوەی راپۆرتی لێژنە کارسەنگاندنی لە بۆ دەکرێتن ئەو کاتیش بە تاکید ڕادەگەێنین کە چێ ئیجراعاتی لەگەڵ کراوە.